سڵاوتان لێبێت نرخی بنزین لە بنزینخانە حکومەکان نۆرمال لەسەر 1300 محەسەنیش لەسەر 1750 ئەمە ژوای کردووە کە هاوڵاتیان بۆ بنزینی 750 نۆرێکی دوور و درێژ بگرن ئەوەی کە ئێمە لە دیمەنەکان نایبینن بە نزیکایی 2 کیلۆمتر نۆرە ژیراوە لە بنزینخانەکانی هەڵابجە ئەم هاوڵاتیانە خۆیان لە بەیانێکی زۆ هاتوونە تێرە کاک حاجی پێمە بێت لە کاشمێر چواری بەیانیوە لە دوای نوێژەوە هاتووە تێرە ئەم کاکەیە لە سەعات 6 هاتووە تێرە کا حاجی لەکەی هاتوویتە ئێرە و چەند لیتر وەرەگرن بەڵێ سپاس دەکەم بۆ جەنابتان وەڵام من نوێژی بەیانیم کردوەخوا ئاگادارە ئەتر نەنان نەچان نە هیچ یەکسەر هاتووم بۆ ئەم بنزینخانە تا ئەم دەقەت لەگەڵ جەنابتان قساکەم من وێساوم لە سەرای بنزینە لەوانەیە نیم ساعتی ساعتێکی تریش بەرم نەکەوێ ئەڵێن چ لیتریشمانە دەنە دێ بخوا چ لیتر بەش ئێمە ناکە بەشی هیچمان ناکە دەبەرەوە باخ بۆ داخمان هەیە سەردارمان هەیە بۆ ناو باخوشت و اینجا ماڵیشمان لە لادەیە ئەگەر بێن بۆ شار بۆ ئیش و کارێک یانەوە بنزینە بەشی من ناکە باقیقەت بنزین لە بازارشا گرانە تەبان بنزین گرانە بخوا ئەمڕۆ گرانتر بووە لە 1250 لە 1300 لەو ناوایە گەشتۆتە 1400 بەڵێ زۆر سپاس کە حاجیگیان زۆر سپاس جەناب لەکەوە سەرای گرتووە لێرەوە کاک حاجی وتی من لە بانگی بەیانیوە گرتووم من لە ساعات 6 لێ وەستاوم نەک لە ماڵ دەرچوون نە شش گەشتویتە تێرە شش گەشتومە تێرە بەڵێ وەستاوم جا جیاوازی نرخەکانیش زۆرە لیترێ بنزین لە دەرەوە بە 1400 لێرە بە 750 هەنا ئەگە تا فەرخەکە کەم بوو ئەوە خەڵک ناوەسا بەڵام سەر جیاوازیەکە زۆرە و هیوادارم چارەسەری بکەن چونکەوتا حکوومەتی عێراق ئەڵێ ئامادەم بنزینتان پێ بیەم بەڵام ئەمان ئامادە نین وەریگرن ئەڵێن حکوومەتی عێراق درۆکە کاکە ئێوە بەڵێ بۆ بکەن با ئەو تۆپەکە بکەێتە ساحی ئەوانەوە کە ئەوان غەڵەتەکەکەن ئەوان درۆکەن ئەوان ڕاز ناکەن ئەوان میلەت برسیەکەن بەڵام دیارە ئەمان میلەت برسیەکەن ئەمان میلە دەخەنە ناڕاحەتیەوە بەدوای ئەوە ئەگەر ڕمزان لەکوێ قەیرانێک شتێک هەیە کە خەیران نییە بیکەن بە قەیران و خەڵکی پێوە مەشغوڵکەن لەبەرەوە خۆیان ڕۆژە زیاتر بنێنەوە سەر کورسەکە بەس دڵنیابن شوێنی ئەمان لە سەدام و بەشار زیاتر نابێ خراپترە بێ چەند بارگرانی بۆ خەڵک دروست کردو ئەم نۆرە دوور و درێژەکە بە درێژایی ڕۆژێکتە و سەراگری بۆ چ لیتر بنزین باگرانێکی زۆر قورسە خەڵک هەیە نەخۆشە بەڵام ناچارە سیارێکی هەیە ئەبێ بنزینی تێکات توانای نییە لە بنزینە تجارێکە تێکا ئیجا کاتەکەیش کاتەکەم مام حاجێ سعات 4 هاتووە سعات 4 بۆ 12 نیوەڕۆی جابەریەکەوێ زۆر سپاس بە بەڕێستان وەک ئەم هاوڵاتیانە باسییان کرد نۆرەی دوور و درێژی بنزین لەم بنزینخانەیە کە بنزینی 750 ناری هەیە گیراوە خەڵگەیە لە دوای نوێژی بەیانی هاتووە ئەوەشیان پێوتین هاوڵاتیە بۆ سەری چۆتە بەردەم عەدادەکە و بنزینی تیان نەماوە و وەری نەگرتووە ڕۆژێکی کە هاتوۆتەوە نۆرەی گرتووە